ساتی هێرشێکی درۆنیە بۆ سەرماڵێک لە یەکێک لە گەڕەکەکانی شاری سلێمانی. ئەم ماڵە دەکەوێتە گەڕەکی قالاوایی باشووری سلێمانی کە یەکێکە لە گەڕەکە میلی و قەرەباڵغەکانی شار. هێرشەکە کاتێک ڕووی داوە کە خاوەن ماڵەکە هێشتا لە خەودا بوون و دەڵێن دەنگی بەرزی درۆن و ئاگر و بارود لە خەو ڕای چڵەکاندون. حوت نوێ بەیانی بوو گوێم لە لورە لور بوو. لورە لور من لەم خاتی دووەمە نووسە بووم. لورە لورەکە گوێم لێ بوو دایکشم لە خوارەوە بوو قیژانی. وتی هەژار هەژار هەستە 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 وتم چییە؟ وتی هەستە ماڵمان کاول بوو. منیش خێرا هەستام هەرچی شوشەی پەنجەرە هەیە لە عەرزەکە بوو بەبەی پەتی ڕام کرد و هاتمە سەرەوە و درۆنێک لە سەربانەکە ئێمە یاوی بە عەرزە. کە یاوی بە عەرزە بەڕاستی هیچمان نەما. نە سەیارەمان ما، نە ماڵمان ما، نە خانووم، نە یەکشتمان نەما. هەرچەندە بەهۆی هێرشەکەوە چەند ماڵ و ئۆتۆمبیلێک لە هەمان گەڕەک زیانیان پێگەشتووە، بەڵام دوو لە خانووەکانی گەڕەکەکە زەرمەندی یەکەم بوون و جگە لە وێرانبوونی بەشێکی زۆری خانووەکانیان ئۆتۆمبیلێکیش بە تەواوەتی بێکەڵک بووە. ئەم دۆخە ترس و دڵەڕاوکەی زۆری بۆ هاوڵاتیانی ناوچەکە دروست کردووە. وەعزی خۆم بەخوا ئاگام نیە لە دنیا. بەخوا مێشکم خۆ ئاگادارە دوێنێ هەتا ئێوەرە مێشکم ئاگای خەڵکیش نەبووە. خەڵکە ئەو حەمد و سەنای خوا بکەم و چی. شەو نەخەوتم هاتووم و چوومتمە بەخوا سەدیق تەقەیە و زرمەیە بەخوانەوە کا بۆمان بێتەوە. ئەرە بەخوا ترسم بەخوا و گیانمە ئەلەرزێ لە ترسە. بەپێی ئاماری سەرچاوە حکوومیەکان لە سەرەتای ئۆپەراسیۆنی هاوبەشی ئەمریکا و ئیسرائیل بۆ سەر ڕژێمی ئێران تا ئێستا زیاتر لە 250 هێرشی درۆنی کراوەتە سەر هەرێمی کوردستان کە بەشێکی زۆری هێرشەکان بۆ سەر ناوەندە مەدەنیەکان و ماڵی هاوڵاتیان بووە. هەرچەندە حکوومەت تا ئێستا لایەنی دەستدرێژیکاری ئاشکرا نەکردووە، بەڵام ڕایگشتی وایە کە هێرشەکان لەلایەن گروپە میلیشیا تونڕەوەکانی ناو حەشدی شەعبی و ڕژێمی ئێرانەوە ئەنجام دراون. داواش دەکرێت سەروەری عێراق لە ململانی ناوچەیەکان بپارێزرێت. عێراق ناتوانێت سنوورەکانی خۆی بپارێزێ. تا ئێستا سیادەی نییە بەسەر هەموو ئەو سنوورانەی خۆی، هەم وشکانیەکان، هەم ئاسمانی، هەم ئەتوانشم بڵێم هەتاکو هەندێکیش ئاوی خۆی. لەبەرەوەی یەکەم بەنسبەت ئاسمانیەوە عێراقیش جۆرە سیستەمێکی نەچاودێری ئاسمانی هەیە، نەبەرگری ئاسمانی هەیە. هێرشی سەر هاوڵاتیانی مەدەنی بە پێشاتێکی نوێی مەترسیدار دادەنرێت کە هاوڵاتیان ترسیان لە بەردەوامی و دووبارەبوونەوەی هەیە. بەرپرسیانی حیزبیش چەند جارێک هۆشداریان داوەتە حکوومەتی عێراق کە بەرپرسیارەتی کۆنتڕۆڵکردنی ئەو گروپانە بگرێتە ئەستۆ. سنوور کەریم، دەنگی ئەمریکا، سلێمانی.